כבוד נשיא המדינה, מר יצחק הרצוג ורעייתו מיכל. جارێکی دیکە بێنی گانتز وەزیری بەرگری ئیسرائیل بانگەوازێکی ڕاگەیاند بۆ پێکهێنانی ئەوپەیمانیەتێکی ناوچەیی بە سەرۆکایەتی ئەمریکا بۆ ڕوبەڕووبوونەوەی ئێران دوای ئەوەی هەوڵەکان بۆ زیندووکردنەوەی بەرنامە ئەتۆمیەکەی ئێران سەرکەوتوو نەبوو. لە دوای وەرگرتنی سەرۆکایەتی ئەمریکا لەلایەن جۆ بایدنەوە واشنتۆن هەوڵی زیندووکردنەوەی ڕێکەوتن نامە ئەتۆمیەکەی لەگەڵ تاران دەدات. بەڵام دوای دەیان دانوستان و گفتوگۆ لە نوێترین هەوڵیدا ئاژانسی وزەی ئەتۆم ببن بەسگەیشتنی گفتوگۆکانی ڕاگەیاند. ئەوەش ترسی گەورەی لای ئیسرائیل دروست کردووە چونکە تاران نزیکە لە گەیشتن بە بەدەستهێنانی چەکی ئەتۆم. כמעט 40 שנה بטקס הענקת وەزیری بەرگری ئیسرائیل ئاشکرای کرد هەوڵ هەیە بۆ فراوانکردنی هاوکاری ئەمنیەکان لەگەڵ وڵاتانی کەندا و ئاماژەی بەوەشدا کە پێویستیان بە دروستکردنی هێزێکی هاوبەش هەیە بە سەرۆکایەتی واشنتۆن بۆ ڕوبەڕووبوونەوەی ئێران. لای خۆشەوە نەفتالی بینیتی سەرۆک وەزیرانی ئیسرائیل پێشبینی کرد کە لەم ڕۆژانەدا شاهیدی هەوڵدان بن بۆ بە ئامانجگرتنی ئیسرائیلیەکان لە شوێنە جیاجەکانی دەرەوەی ئیسرائیل لەلایەن ئێرانەوە. بینێت وتی ئێمە درێغی ناکەین لە بەکارهێنانی دەسەڵاتی ئیسرائیل لە هەموو شوێنێکی جیهان بۆ ئەوەی هاوڵاتیانمان بپارێزین. سەبارەت بە ڕەشەکەی ئێران لە تاران عەمید عەلی ڕەزا ئیلهامی جێگیری فەرماندە هێزەکانی بەرگری ئاسمانی ڕایگەیاند بەرگری ئاسمانیەکان ئامادەن وەڵامی زۆر توندی بچووکترین هەڕەشە بۆ سەرخاکی ئێران بدەنەوە. عەلی ڕەزا ئیلهامی وتیشی چاودێری هەموو جوڵە و پراکتیزە شەیتانەکانی دوژمنان دەکەن لە دەرەوەی سنوورەکان جەختی لەوە کردەوە کە دوژمنانیان بوێری هێرشکردنیان نییە لەم کاتەدا. لە لایکی دیکەوە نێت پرایس وتەبێژی وەزارەتی دەرەوەی ئەمریکا ڕایگەیاند وڵاتەکەی ئامادەیە هەر ڕێکار و ئامرازێک کە لە بەردەستدایە دژ بە ئێران بەکاری بێنێت ئەگەر ببێتە هۆی تێکدانی ئارامی ناوچەکە. پرایس ئاماژەی بەوەشدا کە واشنتۆن پابەندە بە ئاسایشی ئیسرائیل و وتیشی ئەو سەرکێشیانەی ئێران لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە دروستی کردووە لە پێشینەی کارنامەی سەردانەکەی داهاتووی جۆ بایدنە بۆ ئیسرائیل و سعودیا لە مانگی داهاتوودا. سەبارەت بە دۆسەی ناوکی ئێران وتەبێژی وەزارەتی دەرەوەی ئەمریکا جەختی کردەوە کە وڵاتەکەی ئامادەیە بگەڕێتەوە بۆ ڕێکەوتنی ئەتۆمی ئەگەر ئێران پابەند بێت بە سنووردارکردنەکانی. لە بەرامبەر هێرشەکاندا حسێن ئەمیر عەبدوڵڵاهیان وەزیری دەرەوەی ئێران پابەندبوونی بە دیبلۆماسی و دانوستانەکانی بۆ زیندووکردنەوەی ڕێکەوتنی ئەتۆمی لەگەڵ زلێزەکان دووپات کردەوە سەرەڕایگرژی ئەم دواییانە لەگەڵ ئاژانسی نێودەوڵەتی وزەی ئەتۆمی. عەبدوڵڵاهیان لە میانەی کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا لەگەڵ هاوتا پاکستانیەکەی لە تارانی پایتەخت وتی ئێمە پێمان وایە دانوستان و دیبلۆماسی باشترین ڕێگەیە بۆ بەدیهێنانی ڕێکەوتنەکە.